بەر لە ڕاپەڕینەکەی ساڵی 1990 چۆڵکردن و وێرانبوونی گوندەکان بەهۆی سیاسەت و خواستی ڕژێمی بەعسەوە بوو. بەڵام لە ئێستادا کە زیاتر لە چارەکە سەدەیەکە دەوڵەتی کوردی حکوم دەکات، گوندەکان دووبارە ڕوبەڕووی وێرانە و چۆڵبوون دەبنەوە. بە بڕوێ گوندنشینان و هاوڵاتیان هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ نەبوونی خزمەتگوزاریەکان و هاوردەکردنی بەرهەمی بیانی و دامەزراندنی گوندنشینان لە دام و جزگاکانی دەوڵەتدا. بەپێی ئامارەکانی بەڕێوەبەرایەتی ئاماری سلێمانی لە ساڵی 1970 ژمارەی گوندەکانی هەرێمی کوردستان 5430 گوند بوون. بەڵام دواتر بەهۆی سیاسەتە وێرانکەرەکانی ڕژێمی بەعسی عێراقەوە 4752 گوند ڕوبەڕووی وێرانبوون بوونەتەوە و تەنها 651 گوند لە هەرێمدا مایەوە. هەرچەندە دوای ڕاپەڕینەکەی 1990 توانرا 3730 گوند ئاوەدان بکرێتەوە، بەڵام تا ئێستا نەگەیشتوونەتە ئاستی پێشوێرانکاری. ڕژێمی بەعسی سەرتا دەستی کرد بە ڕاگواستنی ناوچەنەوتیەکان، بۆیە شاڵاوی بە عەرەبکردن و ڕاگواستن بە زۆری دانیشتوانی ئەم ناوچانەی گرتەوە کە بەنەو دەوڵەمەندن. پاشان دەستی کرد بە ڕاگواستنی ناوچە سنووریەکان بەپێی ڕێکەوتننامی جەزائیری ساڵی 1975 کە دەرفەتێکی باش بوو بۆ دەسەڵاتدارانی بەعس تا نەخشە و پلانەکانیان لە کوردستان جێبەجێ بکەن. هەر بۆیە بە پەلەکەوتن ڕاگواستنی دانیشتوانانی ناوچە سنووریەکانی کوردستان بۆ ئۆردۆگا زۆرە میلیەکان. لە نێوان ساڵانی 1975 بۆ 1970 دەیان هەزار خێزانی کورد لە ئۆردوگاکان کۆکرانەوە و هەموو گوندولادەکانی سەر سنوور لەگەڵ خاک تەختکران. ڕژێمی بەعس و دەسەڵاتە دیکتاتۆرەکەی جگە لە سیاسەتی ڕاگواستن دەستی کرد بە سیاسەتی بە عەرەبکردنی ناوچەکان و گۆڕینی ناوی ناوەندەکانی خوێندن و شوێنە گشتیەکان لە کوردیەوە بۆ عەرەبی. لە ساڵی 1976 ناوی کەرکووکی بە بڕیاری ڕسمی گۆڕی بۆ ئەلتەمیم. هەر لەو ساڵەدا ناوە کوردەکانی گەڕک، شەقام، قوتابخانە، بازاڕ و دوکانەکانی شاری کەرکووکیان گۆڕی بۆ ناوی عەرەبی. ئەمانە هەمووی بوونە وێرانکردنی ناوچەکان. هەروەها لە ساڵی 1970 هەزاران عەرەبیان هێنایە شارەکە، دەڤەری شنگالیش لەم تاوانە بێبەش نەبوو. لە ساڵی 1964 ڕوبەڕووی شەڵاوێکی درڕندانی توندی بە عەرەبکردن و ڕاگواستنەوە بوونەوە. بۆ نمونە 132 گوندی دەڤەرەکە بەر ئەم شاڵاوەی ڕاگوێزان کەوتن و دانیشتوانەکەی لە 11 ئۆردۆگا کۆکرانەوە بە جناوی زەقی عەرەبی ناونران. بەڵام لە ڕاپەڕینی بەهاری ساڵی 1990 کورد توانی مێژووی خۆبەڕێوەبەری خۆی دەست پێ بکات. هەرچەندە گوندەکان بەهۆی سیاسەتەکانی ڕژێمی عێراقەوە تەواو وێران کرابوون، بەڵام گوندنشینان بەشێکیان گەڕانەوە سەر واری خۆیان و لە سەرەتاوە دەستیان بە ژیانکردن لە گوندەکاندا کردەوە و بەشێکیشیان جارێکی تر نەگەڕانەوە ناو گوندەکانیان. ئەو کات بەر لە ڕاپەڕینەکە چۆڵکردن و وێرانبوونی گوندەکان بەهۆی سیاسەت و خواستی ڕژێمەوە بوو. بەڵام لە ئێستادا کە زیاتر لە چارەکە سەدەیەکە دەوڵەتی کوردی حکوم دەکات، گوندەکان دووبارە ڕوبەڕووی وێرانە و چۆڵبوون دەبنەوە. گەورەترین قەیران کە ڕوبەڕووی گوندنشینان دەبێتەوە و هۆکارە بۆ چۆڵکردنی گوندەکان بایەخنەدان بە بەرهەمە ناوخۆیەکانە. ئەمە لە کاتێکدایە ئەو زەویانەی کە لە گوندەکاندا هەن توانێ ئەویان هەیە بەرهەمی ناوخۆ و هەناردەش بەرهەم بهێنن. دایە نەعیمە و فەتمە وەهاب دوو گوندنشین و باس لەوە دەکەن لە دوای ڕاپەڕینەکەی ساڵی 1990 حکوومەتی کورد دەستی کرد بە دامەزراندنی گوندنشینان لە دام و دەستگاکانی حکوومەتدا. بۆ هۆیەوە خەڵکی نەگەڕاوەتەوە ناو گوندەکان. ئەم دامەزراندنە کاری لە گەنجەکانی ئێستاش کردووە و هیچیان توانایان نییە لە گوندەکاندا کار بکەن. سەرەتا ئەزانی چییە؟ بۆیە نامێنەوە گەنجەکانمان یەکەم لە هەشتاکاندا لە حەفتاکاندا لە هەشتاکاندا لە نەوەتەکاندا هەمووی ژیانێکی دەردیستەری و گیانەهاری گەنجەکانمان خوێن هەمووی لە نێوەی خوێندندا دەڕامانە کرد. لە گوندەکان نەمەتکە دەمە، نەخۆشی ئەمە، نەژیان ئەمە، نەمار ئەمە، هەر ڕۆژێ مەقسەدێکمان دەهات بەسەردا. هەموو ئەم گەنجانەی کە تەمەنمان ئێمە بە سیاسەت بەڕێ کرد. باوکی من لە دنیای خوا ڕقم لە شاریە، بەخوا لە دنیای خوا بۆ نەخۆش و ئامەلیاتەکەی نەبێت دوو هەفتێک دوادێ بوومە ئەوە هەڵاوەسراوم. بەخوا ئەتا مانگایەکمانەبووم کابرا بەخۆی جێیەکەی ماڵی بەخۆی کایتەیە کردو. ئەوەنم پێ ناخۆش بکە لە خەڵتەخانەی خەوتە بووم. ئەخر ئامەلیات کرام.